بەڵێ سڵای خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە کاژمێر نۆ دەخولێکی سەرلەبیانی ئەمڕۆ لە گوندی باسێ لە پشتی پردی بربرد لە قەزای ماوەت دیارە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان و هەندێکیش دەڵێن درۆن بووە بۆتمانی ئەو ناوچەیە کردووە دیارە بۆتمانەکە بۆتمانێکی قورس بووەوە بەشێک لە ئەولادەیە کە گوندی باسەیە بەهۆی ئاگرەکە و کاریگەری بۆردمانەکەەوە سوتاوە بەڵام خەڵکی دادێکە هەرچوو کەوتونەتە خۆوە ئاگرەکەیان کۆنتترۆل کردووەوە وەکو زیانی گیانی لە دەوروبەری لادەکە نەبووەوە خەڵکی ناولادەکە سەلامەتن دیارە بە پێی زانیاریەکانی پێیام لە دوای بۆردمانەکەەوە ینی بەشێک لە هێزی ئەمنی چوونەتە نزیک شوێن ڕووداوەکە بۆەوەی کە بزانن زەرۆزیانەکان چی بە بەڵام تاوەکو ئێستا دیار نین و زانیاری تر ئاشکرا نەکراوە هێندێک سەرچاوە باسییان لەوا کرد ئەم شوێنە تونێلی لێەوە ڕەنگە تونێلدا ڕوخابێ بەهۆی بۆردمانەکەەوە بەڵام تاوکو ئێستا ئەوەش پیشڕاز نەکراوەتەوە تەنها زانیارین دیارە لە ماوەی ڕابردوودا فڕۆکە جەنگیەکانی وڵاتانی دراوسێ بە دیاریکراوی هەندێک جار کە دەڵێن تورکیا و خۆشی بڵێن بۆردمانەکان دواتر پیشان دەداتەوە و ئەوەی کە لە ناوچەکانی سنووری شارباشێر بە بەردەوامی فڕۆکەی بێفڕۆکەوان دەسوڕێتەوە ینی من قسەم کردووە لەگەڵ بەشێکی زۆر لە لادەکان بە تایبەتی گوندنشینەکان باز لەوە دەکەن ئەگەر مەترسیەکان زیاتر بن ڕەنگە بەشێک لەو لادەیانە تەنانەت چۆڵش بکرێن هەندێک لە گوندنشینەکان بێزار بوون لەوەی کە بەردەوام ینی ئەم بۆردمانانە دووبارە بنەوە ینی جگە لەوەی کە ڕست و باخەکانیان سوتاوە بەهۆی بۆردمانەکانەوە بەشێکی زۆریان مەترسی لەسەر ژیانیان هەیە تەنانەت بۆیە ئەم بۆردمانانە لە چەند ساڵی ڕابردوو زیاتر و زیاتر بوون و ئێستا وای لێ هاتووە ینی بەردەوام لە هەفتەیەکدا ئەگەر بۆردمانێک نەکرێت چەند بۆردمانێک هەیە لە هەفتەیەکدا بۆیە ینی ئەوە مەترسی زۆری لەسەر گونشینەکان دروست کردووە ینی سنووری شارباشێر گونشینەکان دەڵێن ڕۆژ نییە فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئاسمانی ناوچەکەدا نەسوڕێتەوە و هەندێک جار بۆردمانەکە و هەندێک جاری لە شوێنی مەدەنی تەنانەت بۆردمانەکان کراون و خەڵکی مەدەنی پێوە بوون ئەوەش ینی وای کردو مەترسیەکان زیاتر بن ئەو بۆردمانەشی کە ئەمڕۆ کراوە هەرچەنە لە گوندی باسەوە نزیک بووە بەڵام دیار نییە ئایا ئەم فڕۆکەیە چی بە ئامانج گرتووە و هەندێک دەڵێن تونێلێکی بە ئامانج گرتووە تاکو ئێستاش زەرزیانەکان دیارنین و ئەو ئاگرەشی کە کەوتەوە بەهۆی بۆردمانەکەەوە طبعاً ئاگرەکە لە نزیک لادەی باسێ بووە پشتی پردی بربرد کە دەکەوێتە قەزای چوارتاوە بەڵام خۆشببختانەوەکو زیانی گیانی تاوە کەستا زیانی گیانی نەبووە بە تایبەت گونشینەکان ینی من قسەم کردووە لەگەڵ سنوورەکە دەڵێن زیانی گیانی نەبووە تەنها بەشێک لە ناوچەکە سوتاوەوە زووتوان دراوە لەلایەن گونشینەکانەوە کۆنتترۆل بکرێت بۆیە نیگەرانی گونشینەکان زیاتر ئەوەیە ئەم ڕووداوانە زوو دووبارە دەبنەوە ینی وای کردووە مەترسی لەسەر چۆڵبوونی لادەکان هەبێت بەهۆی دووبارە بوونەی ئەو بەردمانانە بەڵێ ئەوە بەشێک لە زانیاریەکان بوو لە سنووری قەزای ماوە سەبارەت بە ئەو بردمانی کە سەر لە بیانی ئەمڕۆ لەلایەن فڕۆکەی درۆنەوەکرا.